ئەم کاتتان باش بیسەران و بینەرانی هێژە لەگەڵ کاک حەسیب ناسیح کە یەکێک بۆ لە دیلەکانی جەنگی عێراق ئێران درێژە بەسەرهاتەکەی کاک حەسیب بەخێر بێی. سلامت خۆش بیا. کاک حەسیب پاش ئەم ڕووداوانەی باست کرد لەو کەمپەی قوچان ئێوەیان گواستەوە بۆ کوێ وتە تا مانگی سێی هەشتا و سێ لەوێ ماینەوە. ئێمە لە 23 نەقلکران بۆ معسکرێک پیانۆ معسکر سنگبەست. لەکوێ؟ سنگبەست لە مەشەدا بەس معسکرێکی داخراوە، معسکرێکە ئەزان چۆنەکە کە سەلام ئەو معسکرە قەڵاکۆنەکان دیوە، ئەو قەڵاکۆنەکان کات و خۆی بۆ زوار بۆ حیوانەکان کرا بکە چون لەوێ ئیسلاحەتیانە کرد، مەسەلا هاتن بۆ زیارەتی مەرقەدەکان و ئەلم وەکو قەلعەی کۆن لەو شێوەیە بوو. ئەمانە کەستە ژوورەوە تو هەستەکەمانە یعنی شوێنی حیوان شتی وایە هەوایان ئەنجا کە ئێمە نەقلکان بۆ تەبان سەقبەلە باش کران، پێشوازێ باش کران بە لێدان و بە لێدان تەبان ئێمە باعتیبار ئەم جەماعەتە هەنێکە بۆ فەقیرە ئاگای لە هیچیش نەبوو، یعنی زۆرمان ئاگای لەم مەشاکلان نەبوو، مەسن لە تاعین ناویان نووسرا و ئەوەی نەقلکران بۆ وێنە ئەوەی کە ینی وەکو سزایەک بوو کە بەشداری ئەم خۆپیشاندان وشتە کرا لەو سەربازگەی پێشتر. بەڵێ ئەمە لەوێ مەسەن لە خۆچان ماسکەرێکی خۆش بوو، ماسکەری حتا ئەمە جارێکیان محەممەد باقر حەکیم خواافریکا خوا دووە من جارێکە مەحازرێکشیماندا لەوێنە سێکردێ بەس وەک کەس بێ هەستی بە ترسک زۆر ڕۆیشت لەوێش بۆ باز نەکرد لە ماسکە خۆچان حتا کوڕێکمە لەگەڵ موسڵایی بوو ئەم ئاەتەی خوێندەوە ئیدا جاءکم منافقین بنەبەئین فتەبەینوا بە دەنگی بەرز قورئانە خوێند ئێستا مەسەن تو قورئان مەسەن لە هەموو بەرنامەی بیدایەتەکەی قورئان خوێندنێکی تیا هەیە، مەسەن بەرنامەی تەلەڤیزیۆنی بێ، بەرنامەی مەسەن محازەرێکی دینی بێت، ئەو محازەرێکی سەربازی بێت بیدایەت چەند ئاەتی قورئانە خوێندرێتەوە. ئیتر ئەم کوڕەش مەسەن قورئانەکەی خوێندەوە عاتیبا تۆزە ئەم ئاەتەی خوێندەوە بەس دوای عقوبەیاندا لەسەرەوەدا یان تو اعتیبارەکەی محەممەد باقر حەکیم منە نووسی ئەوەیە منافقە ئەتر ئەو زوو هەستی کرد بە خەتەر زۆر ڕۆیشت. ئەمەی تو باسێکی کاک حەسیب سەرەتای جەنگ بوو، خەڵک دڵگەرم بوون مەسەلەن لایەنگری حکوومەتی عێراق بەعسی با بڵێن لەوێ زۆر بوون بە ژمارە لەوێ طبعاً بەعسە بکە ئێمە لامان عزو فەرعمان لا بوو، عزو فەرعمان لا بوو، لامان هەبوو عزو قمە لا بوو، هەموو شتێکمان لەگەڵا بوو ئێمە، بەس ئەوانەی کە شەر نییە تو مەسەن تو ئەوانەکە لە ئێوێنن کابرای شوکومەت کوردە ئێرانیەکان یانزانی ئەمانە چین ئەمە پلەدارەکە نەهانێکیان نیازان مەسە ئەخباریان کەس نێزان مەسە چی بچین هەیە ئەخباری لێ ئەدرا بوو مەسەنەوە فڵانش کەس فڵاشتە بەسە بوو نیان نەزانێت چێ مەسە لەی کابرای شوکم نابوو کابرا کتوب بووە سەرەکەی داپۆشوی لاقەتنەوە بەسەرە هیچ لەخەکردنەوە بەسەرەوە. دوای مەسەن ئێمە مەسەبەری کورد لە هەموو شوێنەکان سەلام ئێمە بەزار حەز دەکەم ئەم قسەیە بکەم کورد دائما لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێ وەڵڵاهی سمعەتی بەرزە وەڵڵاهی خەڵک خۆشەوێت یان حتا ناو فارسەکانیش بوون ئێمە دائما ئەوت کورد شەکەرە لەوانە بیسمێت مەسەن وە مەسەلێکیانێ ئەڵێ فارس هونەرە کورد شەکەرە. دوای دامن ئەوە قسێکشان هەبووە من جارێکە هەن خەریب لە خەو هەستام نەزانم چۆن نەگەیشتمەینەکەیە وتی ئەوت کورد دروغ نەمیگات ئەوت کورد درۆ ناگات کورد ئەگە بڵێ بە شیری دایکە بقە ناکات درۆ ناکات. کا سەلامەتیمە لێیان گواستە بۆ مەعسکەرە و سەنگبەستە و مەعسکەر سەنگبەستە لە شێوەیەکی قاعەیەکی دوور و درێژ بوو، هەمووی خانە بوو، شوێنێکی ناخۆش بوو مەی باسێک
سیانزە پایدا بەستە خوارەوە پەنجەرە لە دەوری نەبوو لەبانەوە کون هەبوو لەو کونەوە مەسەرەن ساحبیان دانا یان ئەوتە لەبانەوە شوشیان کردو مەسەرەن کونێ بوو مەرەبع بوو بڵێن چل بە چل بوو بێت ئەوها بوو بێت احتیمال ئەوەندە بوو بێت لەبان گومەت بووە ینی ئینەکان قەیسەری کەرکووک هەولێر بینەوە شەبانی گومەتە ینی ئێوەیان کردە ژێر زەمینەوە تقریبا ژێر زەمین و تقریبا ئێمە سیانزە پایدا بەزینە خوارەوە بۆ خۆی بیناکە ئەوە دروستکرا بیناکە قەدیمە بڵێن 300 ساڵ پێشتر بیناکە قەدیمە بیناکە زۆر قەدیم چەند کەس بوون کە ئێوەیان بردەوێت ئێمەیان بردە ئێوەنە تقریبا 600 قسوور بەس ناو قاعەوە 600 زەران لەبان زەرامە خۆت من کوڕێک مالا بوو یادی بە خەرێسەکان ناوی نووری بوو ئەوی من لەسەر پشت درێژە بم هەموو قاسمان بان بنەوە بەس حتا باید نازوڵێمەوە فعلا حتا باید نازوڵ قاسمان کە دەبانەوە حتا مەتر تا ماوەیەکی ئەوها بوون ماوەیەک بەم شێوەیە بوون 600 کەس لەناو یەک قاعەی بچوو بوون قاعەیە بوو وەڵاهی تقریبا 30 مەتر درێژە بوو درێژ قاعەکە بەس جێگە نەبوو یعنی تو دەبای لەبان یان تو بستێ جێگەت بەرناکەوت یەک بزجێگەت بەرناکەوت وایە بۆ نووسن حتا ماوەیەک دوای قەلێرەمان هێنا دەرگاکردنەوەش نەبووتمان هەر لەناو دوای ماوەیە پەنجەرەشی نەبوو پەنجەرە نەبوو هیچ نەبوو بەس لەبانەوە کون هەبوو ئەو کونانە مەسەرەن بۆ هەوا بۆ هەوا دا قسمێکیان جوندەکان چیانەکە هەر بە قەستوانەکەن لە کاتی جستانە ساحبەکان دەمەقڵپە کردەوە بۆی هەوا بێتە ژوورەوە بەفر و ساردی بێتە ژوورەوە بۆ هاوێت چیانەکە هەواکە سەحب کاتەوە ئەمە ئێوە تو باسێکی وەک شوێنی عقوبە بووم شوێنێکی چەند لەوێمانەوە 3 ساڵ و 5 ڕۆژ من تیای بووم 3 ساڵ 5 ڕۆژ 3 ساڵ و 5 ڕۆژ لەناو ئەم ژێرزەمینە کە هیچ پەنجەرەیەکی نییە بەڵێ من دوای ئەوە قەلێرەمان هێنا هیچ جارێک ئێوەیان بردە دەرەوە لەم 3 ساڵ مەم ئاخیرە مەسەن ئەچون تعدادمانیانەکە تعداد ڕۆژی یەک چارەکە ساعتێک لە ئاخیرەوە بوونە 384 نەفەر دوایی کە تەسویق قاعەکانیان کرد بوونە 384 نەفەر یانی چی تەسفیە چیان لێکردن یعنی ئەو قاعەکان دیکەن دابەشیان کرد بە قاعەکان دیکە خۆی چەند کەم پێ بوو دوو کەمپێکی زوبات بوو بەرامبەری کەمپێکی ئاراک بوو کەمپی دیکە ئاراک لەم بەرەوە بوو کەمپینۆ کەمپی ئاینی قۆچان بوو دوو کەم قۆچانمان هەبوو کەمپێکشمان هەبوون زوبات سەفەکان یانی چەند 4 بە 2 6 حوت بوون هەمووی لە یەک نزیک بوون ئەمانەیان چۆن نزیک بوون ئاسەکە دو ڕستەکە پێ پیشاندا بەس ئەمەی تۆ باسەکەی شوێنەکەی ئەوە شوێنێکی ژێرزەمینی داخراوی بێپەنجەرەی بەڵێ دووسێ هەواکێشی هەیە لەسەرەوە لەوانە ئەوانی تریش وا بوونیان هەر ئەم جەماعەتی هەمووی وا بوو گشتیەوە بوو 3 ساڵ 3 ساڵ و 5 ڕۆژ ئەوەش چۆن دەرچوین نازانم لەسەر چی بوو یعنی نازانم لە فکر نییە نازانم لەسەر چی بوو ئێمە عقوبەیەکی زۆر درابووین زۆر عقوبەیەکی زۆر درابووین نەمان توانین دانیشین لەسەر قاسمان دانیشین لە ئاودەستیش دوو تەنەگەیان دانا لەبان تەنەکان دانیشتن سێ ڕۆبعینەکانیش میزی خوێنیان نەکرد قەرفەسە تو دەست ئەوە لەکەیت 400 500 دانیشە چیت بێت ئەگەر ریاضە نەکەیت من ریاضە نەکەم نەکەوتم من هەموو بە ساعت 6 ڕاستام ریاضە مەکەم لەکوێ ڕازەکە هەر لە شوێنێکی بچووکە بوو لە دەم پێش قاپی ئەوەی هینەکە بڵین ئەوە کەسێک دەرەوە من و کوڕەکە بناوی محەممەد یحیا بوو تورکمان بوو خەڵتە لەحمەر بوو کوڕە دیکەشە بوو ناوی عونی بوو عینەوە بەیان زوو ئەسەنە ریاضەمان نەکرد ئەم قەرفەسەیە لەوێ قوباتەکانی قەرفەسە بوو قەرفەسە چۆن هەڵەسی دانیشی 400 جار هەستە دانیشە تر ئەو کاتە ڕوحنەوە سات مەسئولی هەموو ئەسیرەکان چای پێما کرد حاڵمان زۆر خراپەوە هەیە یەکسەر ناوای نووسی نەقڵمان نەکرد لە 86 ئەم 3 ساڵ و 5 مانگی کە باسێکی ئەم 5 ڕۆژ ئەم 3 ساڵ و 5 ڕۆژەی لەم شوێنە داخراوە بووی تەوالێتەکانی هەر لەگەڵ خۆی تەوالەتەکان لە ژوورەوە بوو هەر لە ژوورەوە تەوالەت و حەمام لە ژوورەوە بوو هەفتەی جارێ ئاو گەرمەکرات چوار گیزەری تیا بوو تقریبا 6 حەمام بوو بەس 6 حەمام بۆ 600 کەس
384 نفر ماینەوە نامتەسەوە باشە 6 حەمان بۆ 380 شەر نێت و حەزیرە حەزیرە خۆی شوش شەر نێت و سعات مەسەن دوو زیلەکان نەوتە هات یا سێ زیلەکان نەوتە هات گیزەکانمە کارەباینەوە بەرەو شێر کرد ئەما دەوایەت ئەم ئۆنە حەزیرە خۆی پێ بشتایە شەو بەرتەکەوت نیوەی شەو بەرتەکەوت ئاتا کوڕێک مالا بوو خەڵکی ڕۆمادی بوو لە حەزیرەکەی ماخەوە دەمە حەزیری سیانزە بووین کوردەکان لێو بووین جەماعەت هەولێرەکان و کەرکوچەکان هەمان پێکەوتن لێوێ ئەوە نەبوو مەسەن لە ناو کاندیکە شار هەبوو بەس ناو ئێمەیان نەبوو کات خۆی ناوبژی کردبوو ناوی عادل نەزانم کێ ئەو بەسەرابیان پێوت بەرامبەر بنەخەوت لە کات تێرخەو نبووایە ناوبژی کردبوو نێکیاندا و پشت سەریا لە کات خۆی توش ئەم سەر هاتبوو لە ناو سجن با بڵێن لە دەرەوە لاتەوە خۆی کات خۆی کاتی خۆی لە ناوبژی کردبوو ئەوی ژنەکەشم کووردە نازانتر ئیترامە هەڵبسایە بۆ خۆشتن بۆ حەمام ئللا سەرایی کرد ئێمەش بە دەرپێ کورتێکەوە ئەچون خۆمانە شۆش من زوو خۆم حازرە کرد یان جەماعەتمان زوو ئەمە ئێستا ئەبوو سەرا بەیگرێت یەکسەر بەعجە فەقیر ناچوانیدا قەت بۆ ڕێکەیە ئەمەی بریندارە بۆ دەمی کەفی لێ هات ونازی بەو کەفاوە هەنە ئەومانە کردە بانەوە قاچ و دەستمانە کردەوە خاولێکمان تێ ئاڵاند و لە بانجێی خۆی دێژمانە کردەوە لێک بۆ بەیانی ساعت خەبەری بایەتەوە هەڵە ساتر بۆ حالتر بازار خۆی فقط تەریقە بۆ شەرمێ کرد مامدا بۆ سەرا ئەمەی شەرمی پێ نایە خۆی تو نەخۆشیت دوایی کە لێرە گواستیانەوە لەم قەڵا کۆنەی کە باسێکی چوونە کوێ ئێمەیان بێت بۆ قەسر فەیروزە ئەو لەکوێیە لە تارانە ئەوێ باشتر بوو ئەوێ باشتر بوو ئەوێ باشتر بوو ینی شوێنی زیندانی ئێرانیەکان خۆیان بوو یان ماسکەرێکی سزم بوو پێشەکەی هەمووی محەجەری ئاسن بوو ئەو غورفەیەک وە بە غورفەیەکی بچووک بوو تقریبان 30 نەفەر لێگرت قەلەوەکانم هەموو سێ تابق بوو ئێمە لە سەنگبەز بوون هەردوو نەفەر لەبان قەلەوەکە خەوت ینی قەلەوێ نەبووتەنە بۆ خۆت بێت دوو کەس لەسەریەک قەلەوێڵە بەڵێ ئەمە چیمانە کرد دوو قەلەوەکەمان تەبق بوو دوو قەلەوێ تەبقکرا 4 نەفەرە خەوتین ئەوە خەوتین بۆەوەیکەوە قاسمان کەوت دەرەوە بەس ئیسراحەتتر بووین قەسر فەیروزە وەسان قەسر فەیروزەوانەوە قەسر فەیروزە شوێنێکی ئەوە بوو شوێنی خۆی سزم بوو شوێنی سزم بوو دەستینە سێت قەلەوەکان سێ تابق بوو ماوەی چەند مازانم 2 مانگ یان 3 مانگ لێماینەوە بزەبێت 3 مانگ لێماینەوە عینی لە 86 مانگی 5 بوو ئێمان نەقل کردە هێن ناوی چییە پەڕەندەک ناوی چییە پەڕەندەک 86 مانگی وڵای 86 مانگی وابزانم تاریخم پێ نازانم مانگی 8 بوو مانگی 6 بوو وابزانم مانگی 6 کاک حەسیب تۆ کەی ئیتر ئایلەی خۆتان زانیان کە تۆ ماوی زۆر جوانە ئێمە کاک سەلام کە گیران ئێمە نامەشتمان نەبوو نامەیمان لە قۆچان ئەو جەماعەتی کە لە پێش ئەمە بوو سەڵی بۆریانی گرت بوو ئێمە سەڵیمان نەبوو خەڵک کەرکووکە بۆ برادر بە ناوی کوڕەکە ناوی سەباحە چیانمانە کرد مەسەن تو لە پێش منە گیراویت تو نامە ئەدرێ پێت بەزان بە من نادرێت لەبەر منەشان سەڵی بۆ منەگرت و نایانەوێ ئێران نا ئەسڵ ناوێت ینی ناجار نام بداتێت ئەکێ لەو فێڵانێکی ئەمان کرد مەسەرەن تو لە پێش منە گیرایەت و جیرامی نزیکمی ئەو خەڵک شارەکەیت لەبانەوە مەسەرە ناو تو منووسی ناو تو کامل عینوانەکە تو منووسی لەبانەوە لە خوارەوە عینوان ماڵ خۆ منووسی مەسەرەن عینوان ماڵ خۆ منووسی مەسەرەن من کات خۆی خاڵۆم لە هێن بوو لە مەعمەر کۆلەی ڕەحیمەوە بوو ئەمووسی محەممەد سەعید ڕەحیمەوە
معمل کۆلەر ڕەحیمە ئەوە نووسی ئیتر نامەکان چوو بە خاڵۆم تۆ هەر ئەسیرێک بۆی هەبوو یەک نامە بنووسێ وایە ئەو نامەکەی خۆی مەحرومە کرد ئەیزانی ماڵ ئەوان لەوەیە خۆی ماڵە ئەیزانی ئەسیرە جایکە نامی نردووە نامەشی بۆ هاتۆتەوە بەس من هیچم نهاتووە ئەو تەسحیە کرد فی سەبیل برادەرەتی ونی نامەکەی خۆیدا بە من ئیتر ئەو لە جاتیەوەی ئەم هەلەی کە بۆی ڕەخساوە نامەیەکی تر بنێرێ نارد هدایە برادەرێکی ئەدایە برادەر خۆی لە کەتا بزانێت ئیتر فعلا من نامەکەشم ڕۆشت و هاتشەوە دوای چەند والله من نامەکەم نبینی بەس دوای خەبەر ینی ماڵمانزانەکەی تۆ کەی گەیشت یعنی دوای چەندێک نازانم من بەس من دوای خەبەرم بۆ هاتوتی نامەکەت گەشتەوە سەباح نامەکەتی هاتوتەوە بۆی بەس ماڵمانزانی بیان کە من ئەگیراوە لە دوای ئەوە من یەکسەر نەقل بووم بۆ ماسکەرە ئەو ماسکە سەنگ بەستا بۆ ماسکە سەنگ بەستا هیچ شتێکی لێ نییە ینی خواردنەکەش بڵێم ئەو شوێنێک کە ئەڵێ شوێنێکی داخراو بوو 3 ساڵ و 5 ڕۆژ داخراو بوو ئۆپیانەوە لەوێ سەلیب ئەحمەر ئەگەی لە ئێوە نەبوو ئێمە لە 84 لیتە قایقات بۆ وێنە بۆ ماسکەری ئێمە لەو متحیدەوە هات ئێمەیان نەقل کرد بۆ ماسکەی ناوی مەزدەوانە کوێ لەسەر حدود رووسیا شوێنێکی سارد شوێنێکی ینی ئاوەکەی گەرمە دەستە شوێ ئاوەکەی زۆر گەرم و خۆشە بەس کە دەست دەکە دەستەمێت ئێمە تقریبان ئەو ماسکەی قەلێرا هەمی تێکدا ئەو قەلێرانە هەمی تێکدا بۆی کەوا لە زنە متحیدە فعلا هاتبوو گەڕاوت کەسی تیانە ئێمە لێو بووین هەتا کو تقریبا 2 مانگ لێو بووین یعنی ئێوەیان لەوێ گواستەوە بۆی ئەم لیژنێ ئێوە نەبینن بەڵێ متحیدە چۆن ینی تۆ بۆچی کەوتیتەنەوە ئەم جەماعەتەوە کە سزا درابوون بەس من نەبووم بڵێ ئەمامە تقریبا هەزارها نەفەرەوە هاتێکەوت بوو یان تو بەدەست خۆن نەبوو تو کابراایەکی لەوێنێت چۆن ناوەکان خوێندەوە و بەری کەوتویتە بەدەست خۆنی تو ینی بڵێ وەڵاهی من هەزارها بەری بووە هیچ شتێکی لەو مەزوعان نەبووە هیچ شتێکی تیان نەبووە لەمە یانی باسی خۆپیشاندانەکەکەینەوەی کە ئاڵەی خەڵک خۆپیشاندان بەڵێ کرا بەس ئەوان تەشخیص ئەوە نەکرد فڵان کەس خۆپیشان فڵان کەس نەکردووە هە پێشیان ناکرا هەروە ئێوە کۆمەڵە کەوت نەبەر ئەم سزایە بەڵێ 3 ساڵ و 5 ڕۆژتان کێشا لەوێ بەڵێ هیچیان ئەوە نەبوو کە تو بڵێ وەڵای من ئەم کاسەلام مەشاکلێکی کردووە فڵان کەس شتێکی کردووە ئەمەی کردووە ئەمە هەر ناوەکان بە کۆمەڵ کراوە و خۆش نازای چۆن کراوە یان نازات بەزان زانە تو ناوەکەتیان خوێندەوە و سزاکەش بە کۆمەڵی بە کۆمەڵ بە سوات سیارەتیان کرد و برتیان ئێوەیان کە ئەو لیژنێ هاتن ئێوەیان لەوێ گواستەوە بۆ سەر سنووری تورکمانستانە ێوابێت مەڵای مەزداوان نازانەوە ناوای مەزداوان شارێکە ناوی مەزداوانە لەسا حدود رووسیا یاوزانە رووسیانی بەس ئەو وەختە ڕاستەکەی وەختە سەر بە یەکێتی سۆڤێت سنووری یەکێتی سۆڤێت بارحاڵ ئێوەیان لە چاوی ئەم لیژنەیە شاردەوە تا ئەو لیژنەیە ڕۆشتن ئێوەیان جارێکی تر بردەوە ئەوێ مەلاگانی گەڕانجانی تێکە پاشان هاتیتە ئەم شوێنی کە ئەڵێ لە تاران بوو لەوێ ئیتر ژیانتان باشتر بوو ژیانمان لێ باشتر و بەڵێ قەلەوەی خۆمانە بوو لە جێگەی خۆمانە بوو بەبرای خۆم بڵێم باشتر بوو دوای سەڵی بەحمەر هادێمەی وەرگرت ئیتر بوو لە ساحل کەی سەلیب ئەحمەرەوەی وەرگرت من 87 تۆ لە 82 گیرای لە 82 دیل بووی هەتا 87 شتێکم نەبوو هیچ شتێکت نەبوو ناوەڵە ئەنجا خاچی سوور ئێوەیان وەرگرت ئالە 87 مانگی 6 ئیتر یەکەم نامەی تۆ بە ڕسمی لە ڕێی خاچی سوورەوە گەیشتە ماڵەوە بەڵێ ئەمە لە تر نامەکەمان هات و ئەوەختە مەسەرەن داوای ڕسم تەکە ڕسمیان بۆتە نرد ڕسم ماڵەوە ئەتر من ئەوختە ڕسم ناڵەکان کوڕێکم هەبوو وەختە ڕسم باوکمان بۆ هاتەوە تە ڕسم ماشم بۆ هات تۆ کە گیرای یەک کوڕەت هەبوو بەڵێ تەمەنی چەند بوو کە گیرای کوڕەکەم ماڵی هەشتایە
مانگی 12 هێشتایە یعنی کەمتر بوو لە 2 ساڵیش. بەڵێ ژیان لەناو ئەم گرتوخانانەی ئێرانە چۆن بوو؟ تۆزێک باسی ئەوم بۆ بکە مەسەلەن وەڵی کاک سەلام خواردن پێداویستی ئێمە لە شەر مانگجارێک بەدلێکێک دایپمان مەسەرفانە و دەرپێ کوتیان دایپمان بەدلەکە چی بوو؟ بەدلەکە قەمسەڵەیە بوو 4-5 زگمەی پێوە بوو دوو گیرفان گەورە بەخەدە و گیرفانێکی لێرە بوو حەونەکانش بەتاڵ بوو ئیتر لەگە پانترۆنێکە پانترۆنێکشیان ئەدا پێمان ئیتر ئەوها بوو بەسان شەر مانگجارێک حەوت مانگجارێک شتێکمان دایپمان پێداویستی تر مەسەلەن پێداویستی شت مەسەن وەکو فرچە ماجوریان دای پێمان سابونیان دای پێمان تایید بەعجارە خۆمان لە حەمدەمان کڕی ئەتان کڕی ئەمە چی پارەی عراقیت پێ بوو کەجیرەی نا پارەی عراقی و هەپارەکە لێمان سەندا هەتا هەمیان لێ سندن سی پێ فیزیکە گیرفان وا ئاخر شت کابراکە سی پێ لەسەرشی پان دەرکرد وتی ئێڕۆ بۆ جمهوری ئیسلامی و نازانم چی و پاتۆ ڕۆمانی لەپا بوو سی پێ لەسەکەشی لە گیرفان دەرکرد ئەمە بیدایەت باسی شت کڕینەت کرد شت کڕین چۆن بوو لێ لەوێ هینەکە بوو بیدایەت هینە بوو لاوچێ پارە ئێرانین ئەو پارە ئێرانی دەپەن مانگانە شتێکیاندا پێمان مەتومەن ئەمە تومان شتەکە چەند بوو یانی ئەوە نەبوو کە پارە پاکەتی دوو پاکەتی پێهات دوو پاکەت جگەرە ئەگەر نازانم ئەشنۆ جغاری ئەشنۆ هەیە فتەری پێوە نیە ئەشنۆ جغارە کورتکوژی پێڵە زۆر نیکۆتینەگە لێ زۆر بووە ئەتر پارەی دوو پاکەتی وای پێهات دوای ئەو مانگی یان چی وڵای بەعزا بە 3-4 مانگجارێک بەعزا بە 2 مانگجارێک بەعزر ئەوە 4 مانگجارێک پارەی دوو پاکەت ئەوە ئەدا دوایی ئەو پارەیە نازانتر ڕادوی پێکڕا ڕادوی پێکڕا هینی پێکڕا ئیتر ئەو پارەیان مەناکرد رادیۆ بەڵێ کێ کڕی بووی رادیۆ جەماعەتمان بە ڕادویان کڕی بوو چۆن کڕی بیان ئەو پارەیە ئەو پارەیە خۆیان کردوتۆ لە بینی خۆیانە و لەگەڵێکێک ڕێک بەسەر بزمای خەڵک و پارەکان خڕۆکە داتە جوندی ئێرانی مەبلەغێکی زۆر مقابلی مەبلەغێ زۆر رادیۆیەکانەوە بێنە ڕادویەکە چی بەلایەنەوە زۆر مهم بوو ڕادویەکە ئەخبار بزانن شەڕی ناویستە یاری تۆپێن هین کرا کوێت و عێراق و ئێران لە کوێت کردیان عێراق و ئێران عێراق و ئێران لە وازی تۆپێنان کرد لە کوێت کردیان هشتا چەند بوو 90 چەند بوو 91 92 91 بۆزان پاش تەوابوونی شەڕ ئەو وەختە من لە ڕادەی گوێم لێ بوو ڕادیۆن گوێم لێ بۆ ڕادیۆکان کڕی بوو دانیشتن لە دیاری و گوێتان لێگرت هەموو کەس نا لە ئێسانی زۆر مطمئین بۆ یانین بوو بێت ئەهلی سێقە بێ ڕەحمە لە باوکت دوای ئەو ڕادیۆ شوێنەکەی زۆر خەتە کوڕەکە بوو ناوی عەباس بوو عەباس ئافەزیان پێوت خەڵک ئافەجە ئەو ئیخبارێکی وتی بە ڕادیۆنیان هەیە تر جندەکان هاتنە ژوورەوە گەلێک ڕانیان دۆزیەوە دوایی خۆیان هێنا لیان دایان پشم لەوتی کوا ڕادیۆنەکە وتیەوە تا لێرەیە دارەکەی بەرزەوە کرد ڕادیۆکەی دەکرد بردیان بردیانە لەوێ قوبێ زۆر ماش خوارد ئێوە ئیتر مهم بوو ئەخبار غەیری ئەم ڕادیۆیە سەرچاوێکی تر هەبوو هیچ شوێن لەو معسکەرە بووین ئێمە لە دوای مەسەن شەڕاوەستان دون ئەسیل گۆڕایەوە و ڕازانچی ئەو شەڕ هیچ ئەخبارێکمان نازێت لە بۆ ئەمازانی ڕۆژنامەتان بۆ ناهات هیچ ئیزاعی خۆیان مەسەلەن ڕادیۆی خۆیان تەلەڤیزیۆن نانە لەو معسکەری هیچمان نەبوو لە معسکەر سەنگ بەس لە معسکەر میانە لە معسکەری ڕینە ئەم شتانەمان نەبووەوە هیچمان نەبوو تعتیم من گوێم لێ بۆ لە هەندێک برادەر بیستومەوانەی دیل بوون ئەڵێ تەلەڤیزیۆنمان هەبوو بۆچی ئەوەی ئەوە بوو ئێمە لە هین لە پەڕەندەك تەلەڤیزیۆنمان هەبوو تەلەڤیزیۆنە بچووک شاشە 14 کەواتە ئەوە نەبوو ینی لە سەربازگەیەک بۆ سەربازگەیەکی تر هەموو شتەکە گۆڕا فەرقی زۆر زۆر بوو تەواان لە سەربازگێت و
لە سەربازگەیەک مەسەرەن ئەو شوێنێکە بڵێن ئیمپیان معسکەر مەفتوح کراوە هەبوو ماسکە داخراوەشە بوو ئەو لە ماسکەرە کراوەکان هەموو شتێکە بوو ڕادیۆ نەبوو ڕادیۆن هینێ بوو ڕادیۆشە بوو ڕادیۆکە چۆنە بوو ڕادیۆکە و تەوجی سیاسی ئەگەر لە عسکەریت کردبێت بەڵێ تەوجی سیاسی مەسەن مەسەماکە ناو معسکەرەکە دائنا مرکزیە و ئیتر بەڵێ مرکزی بوو ئیتر ئەمە لە معسکە پەرەندەگ و ئەمانە ئەخبارەکە دین بوو ئەخباری عربی خاص بەس ئیتر ئێوە تا ئەم شوێنی کە بۆ منی باسەکەی هیچتان نەبوو تەلەڤیزیۆن ناهاوەڕێ ئیسمان نەبوو جگە لەم رادیۆ قاچاخە ڕادیۆ قاچاق ئەو ختش نەمەمە لە ئاخیرەوە هەمان بوو ئێمە بەس لە شوێن زۆر کەسە بۆ ئاڵتونی ئەڵلقەی ئاڵتونی هەبوو ئەڵلقەی ئاڵتونی هەبوو شاردبەوەی ڕادیۆیەک مەسەرەن ئاواینەوە ئیتر ئەخبارەکان بەعزارێک ئەوانەی کە ئەخبارەکەشیان خوێندە پیان ئەرشەد ئەو ئەرشەد قاکانمان مبارەکەشان تێکرد مەزان شتە بوو زۆر بەلای عێراقا ڕۆیشتن درۆ دەرەسیانە کرد بۆی ماناوتی خەڵک بڕۆکەن ئەمە تا وتت کە شەڕ ڕاوەستا ئێوە خەبەرتان نەبوو شەڕ ڕاستە خەبەرم هەبوو من تۆ خەبەرتە بوو هەموما خەبەرمان هەبوو بەس لە دوای شەڕاستێت خەبەرمان نەبوو ئەمە کە هاتنە پەڕەندە کە شەڕ ڕاوەستا چۆن زانیتان شەڕ من نازانم جارێک گوێم لێ کوڕەوتی نازانم لای تەلەڤیزۆنەکەی ناوت نشتوانەوە لای ئەخبار لێمە تەلەڤیزۆنەکە ڕاستن ئەعلانی کرد شاری بینی عێراق و ڕاوەستا حتا وەختەوتی خومێنی وتی جەڕەت کەئسەن من السم یعنی شتەکە بە زۆر دەستێنەوە وتی ئەوە کاسێکی ژاهرەکەم خواردەوە بەستیەوە بوو کە خومێنی پێشتر وتبووی من شەڕ ڕناگرم بەهەرحاڵ ینی لەسەر ئەو مووقیفە بوو کە شەڕ ڕناوەستێتە ڕژێمی عێراق ڕووکێ وتت کە شەڕ ڕاوەستا ئێوە زانیتان بەڵێ زانیمان چۆن زانیتان ناڵم تەلەڤیزۆنمان هەبوو لە ئەوەختی تەلەڤیزۆن هەمام و تەلەڤیزۆنمان هەبوو لە هەشتی ڕاوەستا بزانم تەلەڤیزۆنمان هەبوو وەختا ڕادیۆی تەجیسی ڕادیۆکەشە بوو ڕادیۆشە بوو بەس مسەمعی گەورە بوو مرکزی بوو ئەم پەرەندەکە چەندی خەڵک لێ بوو چەندی تیا بوو پەرەندەکە ئێمە 6 قاعی لێ بوو 6 قاعی لێ بوو قاعەکانی هەموو گەورە بوو قسمێکی جەماعەتی هین بوون جەماعەتی مەسەلەن ئەوە بوون 84 ئەسیر بوونەوەن تر طبعا لەو معسکەر ئەو معسکەر پەرەندەکە زۆر گەورە بوو مەسەلەن معسکەر ئینتیا بوو معسکەرێکتە باهونەر کلێکتە ناوی ڕەجایی کلادوس مەحمودی ئەمانە ئەم هەموو کەمپانیوانم وەڵی وازانام 11,000 ئەسیر تیا شتێکی وای تیا ینی بەس لەو معسکەرە ماسکەری گەورە بوو زۆر تا چەند دوێ مایتەوە من 86 مانگی 6 بوو ئەوزانم هەتاکو 29/11/88 لەوێ مایتەوە 29/11/88 ینی دوایەوەی شەڕ ڕاوەستا ئەمجا چیان لات ئێمە بەر بۆ معسکەرێک پیاڵێن میانە لە ئایبەت تەبرێزە لێمانەوە تا دوای شەڕاستا ئەسیرەکان گۆڕ هەر لێمانەوە ئێمە لەوێ ئیسمان نازانی لەوێ تر هیچ خەبەرتان نەما هیچ خەبەرێکمان نازانی هیچ نەمانزانی شتێکە یان ئەملایەکە هەتا وەختە لەوێ خۆمەنیش مرد نەمانزانی بەس دوای زانیمان ئەوختە لە دوای شەڕاوەستان ساڵ 90 بوو ئەمڕخوای مرد بەس ئێوە خەبەرتان نەبوو نەمازان بەس بە حرەکەی جوندەکان و شڕۆژایەکە بوونەوە معسکەرە ئیتر وتمان شتێک هەیە ئیتر هەتا ئەمە ڕۆژێکان هەر بۆ مەسئولی ئەسیرەکان دامن هاسەرێدا ماسەن دوای ساڵ جارێک هات ڕۆژێکیان هاتەوێنە جەماعەتمان هەنێ برنجی هەڵگرتە بوو لەگەڵ پاچێ نانە بە ڕوحنەوە زیاوتی ئەمە خواردنەکە ئێمە لە برسا مردوونە ئەمە
دائما بالسيمان دائما أو أنا وزمان ماشنية أسبي منزورة المنزورة ضابط ضابط استخبارات ترك هم عسكر حملان تركبون دون في الكل تيابو أو حسين فار وكورة دي كشبو ولا هين ولا مطبخ بون يو پەیوەندیتان لەگەڵ ئەو کوردانە هەبوو کوردەکان بە حکمی ئەچون بۆ قازایان هێنا خواردنیان هێنا إيه. علاقیانێکڵا پێدا کردبوو يعني قسەتان نەکرد بێکەوە قسەمان نەکرد کوڕە زۆر ئازاڕەشید بوو خەڵکی چۆ بوون کرمەشان کەرماشانی بوون ئتر ضابط خەبەرەکە شێرد و چۆن ئێوە زانیتانە مەسئول ئەسیرەکان دێبوو ئێرە تعجبی هات ئەنەکە تۆزش ڕۆژە ضابط ئەنەکە ضابط سەبارەتەکە وتی مەش ڕۆژە وتی ئەمان ئەنەکەن گویان لە عازەکەدانە ئەزار ڕۆح نەواز لەکوێیە ئەزانن چی ئەزار ڕۆح نەواز لەکوێیە کەی دێبوو ئێرانە وتی ئەمانە معلوماتیان زۆرە یعنی ئەم معلوماتیان زۆر ئەزانن چیەکەوتی خەم خۆت تێکمە دەیت ئەو تۆزە لای ناخۆش بوو باعتباری ما هەموو شتێ لەسەرمان تعتیمە هیچ شتێ ناوێ بیسی هیچ نابێ گەمانە هیچ نابزانین ئیتر مەسەلە چی بوو ئێوە دابڕابوون والله ئێمە ناڵێن کە لەم معسکرە ئەو ئێمە لە بدایەت نەقل کرد ئەو معسکرە وای لێمە کرد ئەو معسکرە پیاوە سنگ بەست ئەم شوێنێک کەوتت یەکەم جار خۆپیشاندانەکەی لێکراوە بەڵێ کە نەقل من ئەو معسکرە تۆزێ معسکرەکە ئیترەمە وەکو لەعنەتێک هەر بەدوایەوە بوو هەربەدا ئێوە بووە لەگەڵمان هات یعنی تر هەتا چوونە تەبرێز تا چوونە تەبرێز لەوێ لە میانای تر ئەو پارەی ئێمە گۆڕا ئەو پارەی نەما پارەی ئێرانی نەما بەردە پارەی خاصە ئەمان کردبوو کە ناڵێم قسمە زەما ڕادیۆنیان کڕی و ئەمەیان کڕی ئەویان کڕی ئیتر ئەو پارەیە نەما پارەیەکیان کردبوو خاص بۆ ئێمە کارتۆنێ بوو کارتۆن بوو مەسەلەن 100 ریال و لازم هەمووشی سبۆ کرا بە ڕەنگە بوو یانەکو ڕسم مناڵانە کات خۆ ڕسمەت کردووە لە زیاتی پارە ئەو لەبەر ئەوەی مەسەلەن تو نەتوانێت شتێکی تەعامل کە لەگەڵ جوندیا پێی ئەمەیان بۆ تو کردبوو ئەمە چۆن بوو مەسەلەن 1000 ریالێک بوو 2000 ریال 3000 ریال ئەچیت مەسەن لە حانوتەکە ئەم شتان پێکڕی خۆت ناچویت یان بڵێ خۆت بچیت بۆ حانوت شت بکڕی ئەوە نەبوو مەسەلەن تو کابراایەکی ئەرشە لە قاعەکە ئەهاتوو چەرە پارەت هەیە تو پارەتش نەبێت کەس هەر پای لە هەنیەتی مەسەلەن حەسێت تو چیت هەیە پارەکەم بای پسکی تێکە بای پاکەتێت جغارەیە فلاشت مەوێت ئەوەندە منەکە من ئەوەندە کات مەسەلەن من تو کە لەگەڵێ نانەخۆیت ئەڵێ پارەکان بای ئەوەندەیە باوتە مەسەلەن پاکەتێت جغارێ پێهات ئەوەندە پێکڕی بەو کارتۆنە ئەو مەسەلەن ئەبوو حاڵەتی ئێرانەکە ئەو پارەیە مەسەلەن چوو لە معسکەر پارەیاندا پێی پارەی ئێرانیانداوە پێی ئەوە جات باسی جگەرت کرد ئەندانێ یانە بوو بکڕن جگەرە ئێمە لە بیدایەت حتا هەشتا و بەڵێن سێ ئەو ناوە حتا نەقڵ من ئەو معسکەی سەنبەز ڕۆژی حەوت جغەرەمانە بوو زۆر باش بوو حەوت جغەرە پێی نەکە زیاشە بوو کەم نەبوو حەوت جغەرە ئەو جغەرە ئەشتوانە فلتەری نەبوو ئەم لە بین نەبوو ئێمە دوسێ حاڵەمان هەبوو کاک سەلام مەسەلەن ئەم گۆرەوانەی پامان گۆریان داپمانەوان لێ گلۆڕێەوە هی نەبوو لەتیە پێڵەوەنەوە بەس نعل بوو هاوی هندستان پاییسوار ئەو نعلە پات بوو بۆسم بۆ ڕاکردن یان بۆ شتێک مەسەسە لە ئەمەوتم لەو معسکەر لە سەنگ 364 نەفەر بوون دەرچین بۆ تعداد کە تعدادمانیانە کرد دەبایە بە 3 دقا هەممان ڕابوەستانایە هەژنۆ پایە سەر کەوسەرەوە دوای دابەزە خوارەوە دەبێ هەمووشی تر ئەوەشی یەکەم جار لە بیدالیان داتا ئایخلیانەدا لات بەکاکەوانە ئەشەکان چۆن تێمە خۆمە ئەوەی تاخی بوو لێ دەنەوەیان باشە 3 دقەتان بۆ هەیە دەقەونی و بە یەکەم جار بە دەقەونیوەک ئەبێ حاضر بێ و ڕیز بوو بێ و ڕیز بێت تەڕاسە وەستابێتی بین خۆت برادەکە دەست ڕاکێشی ئەمەدا ئەوەنە مەجارە تەبێت
ئەم لا عینی ئەوە مەجال تەبێت دێ بە ڕاز وەسابێتی ئیتر ئەگەر پێش دووا بکێتە ژنێکی سەر دەدات سنێکی بووی نییە وتت پێڵاو نەبوو لە سەر نەبوو پێڵا نەبوو تۆ 16 ساڵ پێڵاوت لە پێ نەکرد ساڵ پێڵا لە پێ نەکرد نەخێر ئیتر جگەرە وتت ڕۆژی حەوت جگەرە هات ئاجگار دوایتر بۆ ڕۆژی سێزغارە کەمیان کردەوە بەڵە سێزغارەکەش ئەمان کردە وای لات ئەمان کرد بەعزامان کردە سێ پارچەوە یامان کرد دوو پارچەوە کوڕێکمان لاگەوە ناوی عەتا بەشێ عەتا بەرزنجی خەڵک سلێمانی بوو بەعزارێ جاران بەشتێکی خوارد مەسەن پێ6 نەفەر بە جغارێکەمان خوارد دوو قومی لێدا سێ قومێدا نام چی لێکە زغاری حەوی تەواو کرد ئەوە عەدە پاڵ بڕ بێت تو بواکە هێدی وەڵامی نەوا تێر پێ خۆم شاعر بوو یعنی دەستی شعری بوو یعنی شعرێ نووسێەوە لەوێ نووسی هەر خۆی کاتی خۆی لێش نووسی و لە عێراقش کاتی خۆشی باوکیە شاعر بۆ وەزەم شعرێکی نووسی و بەسەر باوکی بەسەرینە لافاوەکەی سلێمانی ئەو لە 66 بۆ وەزانم لافاوی کاک حەسیب لەوێ یەکێک بیستە شت بنووسێ شت بخوێنێتەوە هەبوو کاسەرام ڕۆژ بەچی بەسەر بێنی ڕۆژ تا ئێوارە چا نەکرد ئاخە معسکەر لەگەم معسکەرە بە قەڵەمتیان قەڵەمی پێت بگرتایەتیان کوشت پارتێ قەڵەمم بەدەستە بگرتایە ئەم تۆ قەڵەم نشوم بوو معسکەرە بوو نە یعنی تو بزانم هەر معسکەری قانونی خۆی هەبوو قانون خۆیەوە ئێستا مەسەر ئێمە لە سەنگ بەس بووین مەسەر ئێمە 384 نەفەر بووینە تا این زغارە هاتووە مەسەلەن بڵێن هەر پاکەتێ بۆ هەفتی مەسەن پاکەتێک هاتوو هەر نەفەری پاکەتێکی وەرەکەوێت مەسەلەن 384 پاکەت هاتوو ژوورەوە دەوایە 384 پاکەت خلافی تەسلیم کردایە کاغەزەکەی بۆی نووسێ ئەمە چیمان نەکرد ئەخە عێراقی تۆزە هێنا ئەوەیە چاوی تۆزە قایمەش تەزانم بکات من خۆم ئەو مەسەن ئەو پاکەتێکی ئەندا پێێت جغجقی تیا لەگەڵ پاکەتەکەی بانەوە هەنە ئەومان هە ناوست لە ئاو دۆڵکەی ئاو دۆڵکەمان هەبوو دۆڵکەماکە ناو دۆڵکەوە ئەبە دوو کردەوە بانە سپەکەی دەرەچوو جغجەکەمەکە ناو پاکەتەکەەوە کە تەسلیمان نەکردەوە تو پاکەت خۆت تەسلیم کردووە کاغەزەکەت ماوە کاغزەکە ئەوەی لە خۆ ماوە بۆچیتان بوو والله مثلا قەڵەم مەسەن قەڵەمەندا بە ئەرشەدەکان بەعزارێک ئەوان داوانەکەن باکە چەند نەفەرێکمانە خەری خوێندن نووسینەدا دەبای ئەو قەڵەمە تەواوەکرا ئەو بۆشت دەستوەک بتڵە غاز تۆم بتڵە غازەکە دێت و بتڵە پڕوەرەگەیتەوە ئەمە ئەو هاوو تر بەسەر نووسینێکت پێەکە شتێکت پێەکرد ئەملات پێک بەسەر دانیشتی مێشەیەک ئەزانێت چۆنەکە سەلام تو کەچوتە شوێنێکەوە ئینسان دەبێت یاعن تو بەس فکرکەیتەوە عایلەتوە ڕۆژتووە هاتوو قسمێ لەمە شێر بوو قسمێ لە ئێمە زۆر سەقافەتی پێیا کرد قسمێ لە ئێمە مەسەرەن خوێندەوارێکی باشی دەرچوو قسمێ لە ئێمە بوو محازر قسمێ لە ئێمە دەرسی دایەوە قسمێ لە ئێمە فەوتایە ئەنۆک شێتی لێ هاتوو تر ئەو هابوو ئەوە هەبوو مەسەرەن خەریکی شعری لەبەرە کرد مەسەرەن شعر نووسێەوە هەبوو خەریک زمان خوێندن بوو مەسەرە هەبوو خەریکی ئەقوالی لەبەرە کرد مەسەن ئەقوالی تورکی بۆە عەربی بە فارسی وای لەبەرە کرد ئیتر ئەوانێکەوە بەم شێوە خۆیان مەژبوو ئیسای مستەقەفمان زۆر بوومە ئەم هەما بوو کابراکە دکتۆرای هەبوو زابط لەگەڵمان هەبوو کابرا مامسان شادەی ماجستێری هەبوو لەگەڵمانە هەبوو مەسەرەن مدەڕس بوو هەبوو کیمیای تەواو کرد بە ریاضای تەواو کرد فیزیای تەواو کرد ئەوها لەگەڵمانەوە تو ئەگەر بیستایە هیچ نەبەتایە بڕشتە دەستی تەجویدی قورئان بخوێندا هیچ نەبتە فێری تەرتیل بووتە هیچ نەبتە فێری مەسەن ئەحکامی قورئان بووتە تو بۆ خۆت دەبێت حەولێکت بدایە ئەگەر لە زیێ خۆتدا بنیشتایە زۆر کەسە لە ژێ خۆدا شتەکە بێ مەشغوڵ بی ینی سەرگەرمیەک بۆ خۆت پەیداکەی سەرگەرمی بۆ خۆت پێداکەی لە عینی کات شای ئیسفادە شەکرێت معسکەرەوە بەس خەریک چنین بوون مەسەن فعالیانە چنی گۆرەیانە چنی بە سنارۆ بە خێت و ئەمانە بەس ئێوە لە سزا دراوەکان بوونی وەیتر پاش حسابی پاچە کاغەزێکیان لەگەڵەکردن ئێمە بەس ئێمان شتمان زۆر دروست دەکرد بە خۆمان ئێمە یەکێ لە سەبورەکان بە خۆمان دروست دەکرد سەبورە مەسەرەن ئەمێت مامەستا سەلام شعرێکە زانم شعرەکە نازانم خوا بۆ منوسەوە شارەکە مەعزیبم پێی
ئەم نووسێ لە قەت سەبەرەکە چۆن ماکرد پارچەی کارتۆنمانەیەنا کارتۆنێک کارتۆنەکە بە پەڕۆیەکی ڕەش تەغلیفمان نەکرد بەچی پەڕۆیەکی ڕەش ئێ. ئەم خۆنەکە دەبمان تەغلیفمان نەکرد ئەمان دووریەوە ئیتر لەبانی لایلۆنێکشمان دووری لایلۆن سەدەما کارتۆنەکەی لەبانی لایلۆنێکە ئێ. لە بنی هین هەبوو عسارە هەبوو هین چاوە مەسەڵ ئەم شتانە خوشت و ڕشت یادەپمان لێتەدا لەقەت ئەو پەڕۆتەدا کە ئەو لایلۆن لەبانی دانا ئەو منە ڕەش بۆ ڕەش ینی هیچ پێوە دیار نابوو ئێ. تو ئەو شعرەتە نووسی یان ئاەتی قورعانەتە نووسی یان مەسەڵ بەچیت نووسی بە فرچە دیگەر نووسی ئێ. ئەنووسی منسە خۆم خەتە یەکەی دەرەچوو لەسەری ئێسمە خۆم خەتی ڕقا فێر بوومە لەگەڵ قسمێکی نووسشە بەهێن بەخوێ و بەهێن بەخوێ بە فرچە دیگەن ئێستا تعجب دێ تعجب دێ ئازانم زۆر باسەکەم چۆشەری ئەمان نووسی بەسە شعرەکەم لەبەرە کرد لاروەکەم هەڵەگرت ئەسڕایەوە شتێ دیکە بە نووسی لەبانی وەک سەبورە چۆری سەبورە چۆن ڕەشەکەی تۆ باڵێ ئەوە بوو ڕۆژێک کوڕێکن لەگەڵ ما بوو خەڵک جەرەولا بوو ناوێ فاز ڕاحیم ئیسماعیل بخوا ئەمریکا مرد خەڵکی جەرەولا بوو خەتاتی و ڕەسامی زۆر مهم بوو کوڕاسی هاشم خەتاتی لەسەر نێکی ئەو فێر بوو بەسەر ئەی خوێن ڕەسامی زۆر ئەنتیکە بوو تۆمەڵای نەفارس چی بکەین با فێرە خەت بین و نازام چی و ئێرانەکە هاتمەدیاتیان ڕسمی ئیلای بەڕسمیەکە ڕسمیشی کرد حەزی بەیە نەبوو زۆر بە قەسی ڕسمەکە عکس عقوبەیاندا ئەی من چ بەرانەکە ناکەم ئیتر وتمان فارە چۆن حەزەکەن فێرە خەتاتی بچێ وتی وەڵای چی بکەین فکرمان کردەوە چۆن فکرمان کردەوە ئەولا چی بکەین چی بکەین شتێ نەبوو بەس دایمەن کاسەلام هەر دەوڵەتێک هەر ئینسانێک لە شوێنێکی محاصر بێ ئیلا فکرێکی بۆ دیێت کە شتێ دروستکات یعنی سێکە زۆر دەوڵەتەکانێکەوە حەسار لە سەریانە زۆر پێشکەوتوتن کە لەو دەوڵەتانێکەوە شتەکڕ بخۆیان ڕاست ئێستا ئێران زۆرتی پێشکەوتوترە لەوەیکەوە لە دەوڵەتێک و خەلیج مەسەلەن بۆ حەزەکەی دەبەردەستێ وەک لێڤەری وایە آخر وەکو عەرە بەڵێ حاجە ئوم الاختراع ینی پێویستی وات لێکە کە شت دابێنی ئێوەش پێویستان پێویستمان بەشتانە بۆ ئەم جوارە دەست ڕەنگینی و شتە بالمناسبە لە هەموو زیندانێکی ئەم دنیاە هەیە لە هەموو زیندانێکە مەسەلەن ئەوەی کە منیش بینیمە لە عێراق هەمان شت بوو خەڵک وەختێک دەزانی هەر لە هیچ شتێکیان دروست کرد خەڵکەوە بۆسەن لە زیندان عێراقەکە زیندانەکە زۆر زەنگیانیان دروستە کرد زەنگیانە و سەیبا من خۆ بەسە فانە دروست دەکەم فانە دروست دەکەم چ حەزەکەی وەرەو تقریبا لەوە تیاتمەوە ئیشمان نەکردەوە من خۆم بلوزەکەەوە بۆ لە قەدوسیم و ڕۆژگار بەنگلیزی ئیتر دوای کوڕێک کاتەوێنە لەوێ دروست کردو خۆم دروستم کرد لێ کوڕێک کات ئالەکەیان ڕاکرد لەبەر ڕۆژگار ناوی کوڕەکەمە بەڵێ فکرمان کردمان چۆن شتێ دروستکەین فێرە خەت بین قسەشەکەی تۆ فتراتی درێژ واتە بۆ کەیتر بە یەکجاری دابڕاوی لە خێزانی خۆت و نامەت بۆ ناهاتوە و ئەو شتانە ڕسمی کوڕەکەت بۆ هات ڕسم کوڕەکەم لە ناڵێم لە 86 ڕسم کوڕەکەم بۆ هات لە 86 پاشان کە سەڵی وەرمێنەکە نام ڕۆشتون هات ئیتە ڕسم بۆ هات ئەخر لەو شوێنی تەبرێز کاڵێ ئیتر بە یەکجاری لەوت ناوە بڕا ناوەنەوە سەلی باگای لێتان نەبوو کەوە لەوێن ساڵێ بنە ماسکەرێ بوو نامەشتماش نەمە دوای شەڕاوەستاندن بوو شەڕاوەساتی شوێنەمە هەموو کرد بوو کاک حەسیب لە ئەڵقەی داهاتوو درێژە بم باساین تۆ هێشتا بەڕاستی زۆر شتمەوە بۆمان باس بکەی کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا ئەڵقەی داهاتوو